لێرەوە من ئەبێت سەرخ و جگەرەکەم فڕە بدەم چونکە بەر لەوەی بێن بۆ ئەم گوندە وتیان لەم گوندەدا جگەرەکێشان بۆ هەموو کەسێک قەدەغە کراوە. گونیشینانی کانی تاوکان پێش ئەوەی هۆشداری ڕێکخراوەکانی تەندروستی و هەڵمەتی هۆشیارکردنەوە و ڕێگریکردن لە جگارەکێشانیان پێبگات بڕیاریان داوە جگارە نەکێشن. دوای بڕیارەکەیان نزیکەی سەدەیەکە لەو گوندەدا جگارەکێش نەژیاوە و بڕیارەکە بۆتە کەلتور و ناسنامەی گوندەکە و نەوە دواینەوە بڕیاری جگارە نەکێشانیان جێبەجێ کردووە. گونیشینان باس لەوەش دەکەن هەر کەسێک لەو گوندە جگەرە بکێشێت بە زۆرێک سەرزەنشتی دەکەن یان دەبێت گوندەکە چۆڵ بکات یان واز لە جگارەکێشان بهێنێت. ئەمە زۆر جار میوانمە هاتووە ئەگەر من خۆم دۆستم هەبوو لە زاخۆی چەند برادەرێک بووینە هاتی لێرە کە جگارە چێژ بووینە لەوانە دوو سێیان بووینە هەموویان ئەلێرە پاکەتەکەیان فڕەدا وعدیاندا کە جارێک جگارە دەشێن. برادرێش کەسن هەبوو لە تورکیای هاتبوو بە هەمان شێوە کوردی کوردستانی تورکیای بوو هاتێرە کە جگارەیش یەکسەر ئەویش پاکەت و چرخ و جگارەکەی خۆی فڕەدا گوتی وعد بێم جارش کە جگارەشم. ئەو برادرانە خەڵکی هەولێرە زۆر میوان و شتی و برادۆستوانە هاتیە لە خشارەکانی تری بە هەمان شێوە کە جگارەکەیان فڕەدای وعد چەندە جارش کە بالفعل جگاریان دەشتاوە پاچێنجی کە دۆسایەتین هەر بۆ بەر بەردەوامش بووە. هەرچەندە جگارە نەکێشان کانی تاوکانی لە هەموو گوندەکانی تر زیاد کردوتەوە لەگەڵ ئەوەشدا ئەو گوندە چەندین تایبەتمەندی هەیە کە لە گوندەکانی تر نییە. لەو گوندەدا هیچ هاوڵاتیەک نەخوێندەوار نییە و هیچ شۆفێرێک بێمۆڵەت نییە. سەرڕای ئەوەش لەو گوندەدا بەخێوکردنی سەگ و پشیلە و گوێدرێژ قەدەغە کراوە. سەرڕای ئەوەی کە خەڵکی ئێرە جگەرە ناچێشێ و جگەرە قەدەغێ و کێشانی مەمنوعە لە گوندەکانی تاوک. هەندێک شتی تر هەیە لە کانی تاوک وەکو شوێنی تر نییە. خەڵکی گوندی کانی تاوک گەنجەکان بەشی هەرە زۆرین هەر هەمووی نەک بشێ هەر زۆری هەر هەمووی ئەوەی خوێندەوارە هەموو شەهادەی هەیە ئەوەی عمری گەیشتە 18 ساڵی هەموو ئینزازەی سایەقی هەیە نەخوێندەواریشی لێنی ئەم گوندە هەر لە گچکە هەتا گەورە نەخوێندەواری تێدا نییە. لە ڕووی خەڵکی کەڵتوری خەڵکی گوندەوە لەم گوندە بەنسبەت بەخێوکردنی حیوانداریشتی و حیواندارمان لێ نییە و هەروەها گوێ درێژی لێ نییە ئەم گوندە سەگ و شتی وای لێ نییە پشیلەی لێ نییە ئەو شتانە هەر لە کۆنەوە لێرە قەدەغە بووینە ینی ئەو شتانە نییە لە گوند. لەبەر ئەوەی لەو گوندە جگەرە نەکێشان بۆتە نەریت گەنجەکانیش وەک دایک و باوکیان پابەندن بەو نەریتە کە چەندین ساڵە لە باو و باپیرانیان بۆ ماوەتەوە. گوندی کانی تاوکان لە دەشتی هەریرە سەر بە قەزای شەقڵاوە لە سنووری پارێزگای هەولێر لە ئێستادا 30 خێزانەکە ژمارەیان 300 کەس دەبێت لەو گوندەدا دەژین و بژێوی ژیانیان لەسەر کاری کشت و کاڵیە. عەبدوڕوستای NRT گوندی کانی تاوکانی سەر بە قەزای شەقڵاوە.